ئەمە دیارڕێزیێ لە لەبەرەوە کابرای ئیماندار کاتێک کە موسیبەتێکی بەسەرا دێ بەقی کابرای بێ ئیمان خەفەتی بۆ ناخوا ئەڵێ خوا حەقم بۆ کاتەوە. بەڵام کابرای بێ ئیمان یا ئافرەتی بێ ئیمان کە لەگەڵ یەکی هاتە داوای بەدڵی نەبوو باوکی نێهاتێ ڕای تەنەکی بەڵزینەکە بەسەری خۆیان نەوە دەکا بەسەری خۆیان خۆی ئەستێنێ لە مەکتەب مامۆستا قسەی پێوتێتە ماڵە تەنەکێنە دەکا بە خۆیان خۆی ئەستوتێنێ لە ماڵە باوکی وتێتی کچەکەم بە ئەدەب بە تۆزە جوان بەچۆرە دەرەوە مۆبایلە ئاوان لێ مەکە خراپ بەکاری مێنە وەڵڵا خۆمە کوژم وەڵا خۆم وا لێکم. ئەمە دەلیلی بێ ئیمانیە. ئەمە ئەم بێ ئیمانیە باوەڕ نەبوون بە قیامەت، باوەڕ نەبوون بە زیندوو بوونەوە، باوەڕ بەوە نەبێ کە تۆ ئەچیتەوە بەردەمی خوا و باوەڕ بەوە نەبێ هەچ کەس خۆی بکوژێ بۆ هەتایە لە قیامەتە بۆ شتێک کە خۆی پێکوشتۆ عەزابە درێ. قەسەم بەخوا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هەچ کەس بە ئاسنێ خۆی بکوژێ خەنجەرێکە شمشێرێکە شتێکە بەو خۆی کوژێ بۆ هەتایی بەبێ هاتنە دەرەوە لە جەهەنەما بۆ ئاسنە عەزابە درێ. هەچ کەسێ بە زەهر خۆی بکوژێ بۆ هەتایی لە ناو جەهەنەما زەهرە کرێ بە قورگیا. هەچ کەسێک لە شوێنێک خۆی فڕیاتە خوارەوە خۆی بکوژێ بۆ هەتایی لە جەهەنەمەوە بەس لە بەرزاییەوە ئەیکوتن بە عەرزا و مێشکێکن بە ئاو. هەچ کەسێکیش بە ئاگر خۆی بکوژێ خۆی بسووتێنێ بۆ هەتایی لە جەهەنەما بە ئاگر ئەسووتێنێ و تەعذیبە درێ. دژایەتی خواکەیت بە بەشی خوا ناڕاستیت بێ ئیمانی و باوەڕ نەبوون بە خوا بەو ژیانە هەتایەوە لێکە لە بەشتێکی بەدڵ نەبوو لە دنیا بچی خۆ بکوژی هەم دنیاشە چوو هەم قیامەتیشە. وازانی تێ بە خەفە دەکەیتە دڵی دایک و باوکە خەمە نەبێ دوو ڕۆژە خوا لە دڵی ئەوانێ باتە دەرەوە خەف ئاگرەکە بۆ تۆ بۆ هەتایە مێنێتەوە. ئەم نەکبەتیەیە کە ڕووی کردوتە گەنجانی ئێمە ئەم بێ باوەڕیەیە ئەم دڵ بەتاڵی و مێشک بەتاڵی و ڕۆح بەتاڵیەیە وای لێکردون کە پەنا بەخ و کوشتن و بوانە برن. بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سەرم لە کاری موسڵمان سوڕماوە موسیبەتی بەسەرا بێت سەبرە گرێ خوا خێری بۆ نووسێت خۆشیشی بەسەرا بێت سپاسی خواکە هەر خێری بۆ نووسێ. یعنی موسڵمان لە خۆشی و لە ناخۆشی هەر خێری بۆ نووسێ. ئەمە بەرەکەتی ئیسلامە، ئەمە نیعمەتی ئیسلامە. کەی زمانی ئێمە هەبوو ئاوا بەو شێوەیە خەڵک خۆی بکوژێ و لەگەڵ قسەیەکە پێ بڵێ بڕۆ بۆ لاڵ چێتە نەکەنەوە کا بەخۆیە خۆی بسووتێنێ یا دەماچێ بینێ بێ بە تەپڵی سەری خۆیەوە. ئەمە شیمە و ئەخلاقی بێ باوەڕان و بێ ئیمانانە. خوشکان و برایان خۆتان و ماڵی خۆتانی لێ قەڵغان بکەن قەڵغانێکدا بنێن لە بینی ئەو ئەفکارانەیە نێڵن بە خەتەرشتی وا بێ بە مێشتانە. ئافرەت تۆزێ لەو شتانەیە ضعیفە شەیتان زوو فریوێدا و هەڵیە خەڵەتێنێ. دەستم دامێنتان خوشکان قەسەم بەخوا ئیمانی ئەدۆڕێنێ وەک وایە زەلامێکی کوشت بێ هەچ کەسێکیش ئیماندارێ بە ناحەق کوژێ قەت لە جەهەنەم نایەتە دەرەوە. بەخوا تۆش بەو دەداچی چونکە تۆ ئیماندارێک کە خوای گەورە بینایەیە کە خوا دروستی کردووە تۆ ئەوە دروخانووە. لەبەر ئەوە قەت خوا لێو خۆش نابێ بێ بە هەتایی لە دۆزەخا بمێنیتەوە. قەت خود گرفتاری ئەوە نەکەی تۆ بێ ناخۆشی دنیا بەرەو ئەوە بەرێ. ئەمە خاڵێکی تر کە ئەمانم زۆر لا گرنگە کەس نییە گوناح نەکات کامەی ئەڵی زۆر لە خوا ترس و ئیمانیشی بەقووەتە ئیلا تووشی گوناح هەرە بێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ كل بني آدم خطاء بني آدم هەمووی گوناحکارە هەمووی تووشی گوناحە بێ بەڵام فەرمێ وخير الخطائین التوابون بەڵام باشترینی گوناحکاران ئەوانن تۆبە ئەکەن و ئەگەڕێنەوە. مهمەوە سوور نەبی لەسەری مهمەوە لەسەر ئەوە بەردەوام نەبی و خەتێکی بۆ خۆت دانابێ بگەڕیتەوە. ئەو شتەش بەس تەنها بە باوەڕبوون بە قیامەت ئەبێ باوەڕی بە ڕۆژی دوایی و بەو زیندووبوونەوەی و بە بەهەشت و جەهەنەم هەبێ. اینجا خوای گەورە موفق دەکا بۆ ئەوەی بگەڕیتەوە. من لەم خاڵەوە شتێ عەزیزی جەنابتانەکەم خوشکانی بەڕێز ئەمڕۆ ئەوەندەی کفر ئەوەندەی دوژمنانی ئیسلام کار لەسەر ئافرەت ئەکەن کە بێ ئیمانی بکەن لەسەر هیچ شتێکی تر لەسەر هیچ تەوەرەیەکی تری ژیانی ئێمە ئەمەندە ئەوان لێ نادەن. هەموو تەرکیزیان هەموو ئیعلامیان هەموو هەوڵیان هەموو ڕێکراوەکانیان هەمووی تیشکان خستۆتە سەر چی؟ سەر قەزی ئافرەت. بۆ هەنگی حیزب هەیە لە سیاست و لە فکر و لە بەرنامەیان و 70 ساڵە 100 ساڵە بە بەرنامەیەک تەپڵ بۆ خەڵک لێن و ئەوانە هەموو مایەپوش بوو لە وڵاتەکانی خۆیان و ئەفکارانە چەپوشتانی کە ئایان هێنا هەمووی لەوێ ئێکسپایر بۆ تازە خەڵک قبوڵی ناکە بیکەن بە قوریا. سەیرەکەی بەرنامە و ئیعلام و هەوڵ و تێکۆشانیان هەر هەمووی لەسەر قەزەی چی؟ ئافرەتە مافی ئافرەتە. کاتێکیش کەلەی وردەبیتەوە
سیرێکی ئەمانە زیاتر بۆچی خەڵک بەرەو بێ ئیمانی ئافرە دەبن؟ ئافرەتیان بۆ پێخۆشە بکێتە گومان لە ئەحکامی شەریعەت، بکێتە گومان لە خوا، پێڵە بەرنامەکەی خوا بەرنامەیەکی دوواکەوتەوە بەکەڵ کێمڕۆنایە ظڵمی لە ئافرەتیایە. پێ دەڵێ ئەو خۆ داپۆشە، پێ دەڵێ لە میراتە ئاوە، پێ دەڵێ لە تەلاقە ئاوە، لە ژن و مێردایەتی ئاوە، لە زەواجە ئاوە. ئەچن بە دوای سوچێکە ئەگەڕێن کە غەڵەتێک بە شەرەکان کردویانە یانێ بەسەر خوایە بێنن بۆ ئەوەی بچی ئیمانی تۆ لەقکەن. ئەزانن بە ئیمان لەقبوونی تۆ نەتیجەی ئیمان لەقبوونی ئافرەت لەناو ئەم میلەتەیە چی لێ ئەکەوێتەوە. یەکەم ڕنگدانەوەی ئیمان لەقبوونی خوشکانی ئێمە و ئافرەتانی مسڵمانی ئێمە چیە بێت؟ فەساد و بەرڵایەکێتەوە. چونکە ئافرەتێک کە باوەڕی بەخوا نەما، بە شەریعەتی خوا نەما، کەوتە گومان لە دینگ و بوونەوە و لە قیامەت بەری بۆ بەرڵا دەیت دەڵێ جا لە چی بکەڕێمەوە؟ ئەویش دەچێتە سەر ئەو قەناعەتی کەیتر ڕابواردنەکەی دنیا هەموو شتێکە. کە بوو بەوەی قەناعەتی بەس بە ڕابواردنی دنیا هەبێ، ڕەزامەنی خوا چوە دەر لە مەسەلەکە، ترسی جەهەنەمەکەی خوا، تەماعی بەهەشتەکەی خوا، حیا حورمەت و شەرەف و ئەخلاقەکەی کە ئیسلام فێری ئەمەی کردووە بوو بە شتێکی سوکایەتی دواکەوتوێتی لە نەزەری ئەوە چیەکەوێتەوە؟ ئەو فەسادی کە ئەو مەبەسێتی. کە فەساد لەناو میلەتا کەوتەوە، گەنجەکانی کەش کوڕەکانمان هەر هەموو تیاج لە جیاتی فێری مزگەوتەکان و ماڵەکانی خوا بن، فێری کوێ بن؟ فێری بەردەمی مەکتەبی کچانە بن، فێری بینایی ڕێکخراوەکان، شەو تا بەیانی لە جیاتی ذکری خوا و قورئان خوێندن و فێربوونی عیلم، خەریکی مۆبایل و نوکەکردنە لەگەڵ ئەمە و نامەناردنە بۆ ئەو. لە گەنجێکی ئیماندارەوە بوو بە گەنجێکی فاسد کەس بینێ ژنیش هێنا لە ژنەکەی خۆشی بەگومانە، چونکە پێی وایە هەموو ئافرەتی دنیا وای لێ هاتووە، ئەمەی خراپە تاقی کردوێتەوە. ئافرەتەش بە هەمان شێوە لە مێردەکەی بەگومانە، چونکە ئەمەی پیاوی خراپ دی و شتی تاقی کردەوە. مناڵێک و ئایلێک مناڵێکیان ئەبێ و ئایلێک دروست دەکرێت کە باوەڕی بە خواتیان نیە، ترسی قیامەت و ترسی خوایتیان نیە، فەساد وی ئەکرێتە ناو میلەتەوە. بەم شێوەیە چیانی ئەم میلەتە ئەڕوخێت، بۆیە کار لەسەر ئەوە ئەکرێت. خوشکانی بەڕێز، ئەم باوەڕ بوون بە قیامەتە نەتانگرێتەوە لە گوناح و لە تاوان، هیچ شتێکی کە ناتانگرێتەوە. ئەم باوەڕ بوون بە قیامەتە ڕاد نەکێشێ بڵێ بەسە سەر لە گوناح و تاوان دەربێنە، ئیتر بەسە لەو زیاتر ڕۆمەچ و لەو کارە خراپەیە، هیچ شتێکی کە ناوگێڕێتەوە. خوشکە بەڕێزەکەم، ترسی ئاگری جەهەنەم لە چ پێنەدا بەسەرا، خۆفی ڕۆژی قیامەت و وەستانی ئەرزی مەحشەر بەڕوت و قوتی لە بەردەمی خوایە، نەوگێڕێتەوە بۆ عیبادەت و بۆ خواناسی و بۆ حیا حورمەت و لە خراپە و خراپەکاری دانەڕنێ، هیچ شتێکی کە دانناڕنێ. تەماعی بەهەشتەکەی خوا و ڕەزامەنی خوا کە لە لوتکەی بەهەشتا سەیری خوا و پەروەردگارە بکەی لەگەڵ پێغەمبەرەکان و لەگەڵ شەیدەکان و لەگەڵ سدیقەکانە، ئەوە تەماعی ئەوەت نەیاتێ ئالە دنیای بڵێ با بە قسەی خوا بکەم، بە هیچ شتێکی کە بە قسەی خوا ناکەیتەوە. لایەن عەجیبە، ئافرەت بەو شێوەیە حوڕیەتی پێدرابێ لە هەموو شوێنێکەوە هان بدرێ بۆی جوانی خۆی دەرخا، بۆی خەڵک بڵێن ماشەڵڵا کە جوانی لەسەر جادە و لەسەر ئەنواع مۆدێلات، ئەنواع مکیاج، ئەنواع نازانم چی هەموو وەسایلێکی بۆی کرێ. ئەڵە باشم ئافرەتانە بچی مەسەریان لێشەوە بۆ خۆیان داپۆشن و هەر زیاتر بەرەو ماڵەوە ئەڕۆڵ و دوو دەکەونەوە، نازان کاریگەری ئەمە چییە کە لەسەر دڵیان ئەم ئافرەتانی وا لێ کردووە، نازان ئەمە قیامەتە، ئەمە ئەو ئیمانەیە کە لە دڵی ئێمە ئەوان تامیان نەکردووە. قەسم بەخواگەر ئەوانیش یانزانی ئێمە چ شیرینێکی و ئیمانە. کاتێک کە فرمێ فێگەڕێژین لە ترسی پەروەردگارمانەڵی خوایە تاوانمان کرد لێمان ببوورە، کاتێ لە شەو نوێژە کات سەرێک دانوێنی لە سوجدەیە و لە خوا پاڕێتەوەڵی خوایە گوناحم کرد لێم ببوورە. ئەگەر شیرینی ئەو لە حەزیان نەزانی بەخوا ئەوانیش هەموو وازیان لە کفرەکەیانە هاتنە سەر ڕێگەی ئێمە، سەر ڕێبازی ئێمە، تامی ئیمانیان نەکردووە. خۆیان خستۆتە قەفەزێکەوە پێوتێ دنیا. ئێمە زۆر دنیا بە بچووکە بینین، ئەڵێن هەر ئێرە نییە کە لەم قەفەزە هاتیتە دەرەوە دنیایەکی بەرینە پێوتێ قیامەت، ژیانێکی هەتاهەتاییە. ئەگەر خوا لە خۆ ڕازی کەی خۆشی و بەختەوەریەکی هەتاهەتاییە، ئەو نەکبەتە بەس باوەڕی بێرە هەیە. ئەمە چی لەگەڵاڵیت؟